لە وەرزی هاویندا بە تایبەتی لە مانگەکانی تەمووز و ئابدا پلەکانی گەرما لە زۆربەی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ نزیک 50 پلەی سەدی بەرز دەبێتەوە و هاوڵاتیانیش بە پێی توانا خۆپارێزی لە بەرکەوتنی تیشکی خۆر دەکەن. بەڵام بەشێکیان ناچارن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان ڕاستەوخۆ ململانێ لەگەڵ گەرمی و تیشکی بەتینی خۆر لە ڕۆژدا بکەن. ئەو پیشەوکارانەی کە مەترسی فشاری گەرمی خۆریان لەسرە بریتین لە کرێکارانی ڕۆژانە، کارمەندانی بەرگری شارستانی، کرێکارانی نانەواخانە، جوتیاران و کرێکارانی بیناسازی و چەند چین و توێژێکی دیکە. هەولێر یەکێکە لە شارەکانی هەرێمی کوردستان کە لە وەرزی هاویندا پلەکانی گەرمی تێیدا بەرزە. لە بەشێکی شەقامەکانی شاردا سەرنجت دەچێتە سەردەیان کرێکار کە لە ناوڕاستی شۆستەکاندا وەستاون و چاوەڕوانی ئەوەن کاریان دەست بکەوێت. دێنە بن ئەو داراندا شەکە و دارانە نەبی لەو بەری لەسە زادێ ڕادۆستی چەند ساعت ڕۆژان لێ دەمینێن لەو ئەو سمێنا سعات عەفت لێرینە هەتا سعات چار. تاثیر لەسەر سەحەتان چەند هەبووە؟ وەڵڵا زۆر سێبەر نییە، هەر ئاوی سارد نییە بخۆینەوە. مزگەفتێکمان هەیە، مزگەفتەکەش قەپاتە، مزگەفتەکە قەپاتە ناتەن ئاوی سارد بخۆینەوە. داواتان لێ پێ دەرەوە هەرێ وڵات چەند جار بە مۆزینی مەگوت ئەوی بیناسیلوی دەکاتەوەی نێناسیلوی ناکاتەوە تەواو تاسیری هەیە. ئەو دەرەجە حرارەی 50 معادل لە سەو زادەدان چەکو تاسیری نییە. وەڵڵا ئیش نییە، تقریبا 2 هەفتە هیچ ئیش نییە. بەرەو وەزعی دۆلار و نازم برند و نەی دەبی عەلە ساز دەبەوە زۆر لەوان 200 عەمەلە هەمووی بێژ دانیشتە سبێنان دێن و هێواران دەچین وەمارێ. کرێکارەکانی ڕۆژانە لە ژێر سێبەری دارەکانی باخچەکانی نێوان شەقامەکانی 100 مەتری دانیشتون. هەندێکی دیکەشیان ڕاستەخۆ لە ژێر تیشکی خۆردا لەسەر شۆستەکان دانیشتون و بۆ کەمکردنەوەی کاریگەری پلەی گەرمی بەرز کڵاویان لەسەر کردووە و دەمامکیان کردووە. وڵام لە ساڵی 83 عەمەلەما تا ئێستا 20 ساعت دەبێت لەو زادەی شێ دەکەم. خۆڵی ناخۆشە وەزعی گەرمایە، بەس پێشتر باشتر بوو. سعات 11 ئیشمان دەکرد دەستمان هەرەگە دەڕۆیشتەوە تا سعات 3. ئێستاکە ئەوەی نییە. خۆمەڵە ئیشمان بەدەستکەوتن. سعات 1 بی 12 بی 2 بی هەر کاتێک دەمانەوە ئیشێکمان بەدەستکەوی بەس شتێک پیداکەین بەڕاستی. خۆ بەڕاستیمان نییە. ئارە وەڵا لەبەو ڕۆژە چەند کەسەیە لە ئیشێ دری لە خۆ دەبکەوە لەبە گەرمان. هاي بيدا ذاك الدوسي دقالي ذاك المخوديته. أبير ما تأثير لسه الصحة هبوا. طبعا هم بيشتغلون سته. هاي دوا كانت يسوي إيش نية نعم إيش ماله بيدا ناخر. والله سببك يورون وأشتري هرتي عربي لبصرة راح تادق تعويج وشغات هم أنا ما أراندي السوري هم الدنيا أنا ما أرانديها. إيرانيان هنا باكستانيان هنا أفغانيان هنا هم هنا إيش أنا ما برديه. السوري السوري عمل كان. أما الشاش كردين عرفت كردين هم عرب وسوريا وإزدية وهم اشتغل. یەکێک لەو کرێکارانە تەمەنی 60 ساڵە و ماوەی 40 ساڵە کرێکاری دەکات و ماوەی 20 ساڵیشە بەیانیان دێتە ئەم شوێنە بۆ ئەوەی کاری دەست بکەوێت. ئەو دەڵێت پێشتر کارکردن لە ئێستا خۆشتر بووە و ڕۆژانە چەند کاتژمێرێکی کەم کاریان کردووە. بەڵام ئێستا بەهۆی نەبوونی کارەوە ئامادەن کاتژمێری زیاتر کار بکەن. ئەو کرێکارانەی کە لە وەرزی گەرمادا لە دەرەوە کار دەکەن بەرکەوتنی تیشکی ڕاستەوخۆی خۆر دەبێتە هۆی عارەقکردنێکی زۆر و هەندێک جاریش سەرگێشبوون و لە هۆشچوون. بەشێکیشیان تووشی هەستیاری بوون یاخود پێستیان سوتاوە، بەڵام ناچاریشن لەگەڵ هەموو بەیانیەکی نوێدا خۆیان بخەنەوە هەمان بارودۆخەوە لە پێناو بەدەستێنانی بژێوی خۆیان و خێزانەکانیان.